بینەران و بیسەرانی بەڕێز وێڕای هاوڕێیانی هاوکارم لە بەشی کوردی هەواڵەکانی ڕۆژهەڵات تیوی لەگەڵتانین. دوای ئەوەی ڕۆژی دووشەممە 19 خاکلیەوەی 1398 تاوی دۆناڵد ترامپ سەرۆککۆماری ئەمریکا لە ڕاگەیاندنێکدا سوپای پاسدارانی بە شێوەی فەرمی خستە ناو لیستی ترۆرەوە. ئەم بڕیارەی ترامپ دەنگدانەوەی زۆری هەبووە لە ناوەندە سیاسیەکانی دنیا. بە شێوەیەک لە زۆر لایەنەوە پێشوازی لێکراوە. لەم پەیوەندەدا ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک هەڵوێستی خۆیان لەسەر ئەم ڕاگەیاندنە دەربڕیوە. لەم ڕاگەیاندنەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە کۆماری ئیسلامی بە هەموو باڵەکانیەوە 40 ساڵە پشتیوانی ترۆر دەکات و گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات 40 ساڵە بەرامبەر گەورەترین پشتیوانی ترۆریسم وەستاوەتەوە. ئەمەش دەقی ڕاگەیاندنی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانە. ڕۆژی 19 خاکلێوەی 1398 تاوی بەرامبەر بە 8 ئاپریلی 2019 زاینی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی لە ڕێزی گروپە تیرۆریستیەکاندا داناوە و بەو نزیکانەش وردەکاری ئابلۆقەکانی سەر ئەو ڕێکخراوە ترۆریستیە ئاشکرا دەکات. لە پاش نزیکەی 40 ساڵ لە دامەزراندنی سوپای پاسدارانی ڕژیم، ئەو هەڵوێستەی دەوڵەتی ئەمریکا ئەگەرچی درەنگ لەلایەن گەلانی ستەملێکراوی ئێران و بە تایبەتی خەڵکی کوردستانەوە بە ئەرێنی سیر دەکرێت کە یەکەم گۆڕەپانی تاوانە دژە مرۆیی و تیرۆریستیەکانی پاسدارانی ڕژیم لە کوردستان بووە. ئەوەی کە سوپای پاسدارانی ڕژیم لە ناوەڕۆکی خۆیدا هێزێکی سەرکوتگەر، تیرۆریست و دەستێوەردەر لە وڵاتانی دوور و نزیک و بە تایبەت وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە، نە بۆ خەڵکی ئێران و نە بۆ زۆربەی وڵاتان جێگەی گومانی نەهێشتووەتەوە و جێگرتنی لە لیستی ڕێکخراوە تیرۆریستیەکاندا شوێنێکی پڕبە پێستێتی. ئەم بڕیارەی سەرۆک کۆماری ئەمریکا لە کاتێکدایە کە ماوەی 4 سوپای ترۆریستی پاسداران دژبەگەلانی ئێران و بە تایبەت دژبەگەلی کورد بە کوشتن و زیندان و ڕفاندن لە ناوخۆ و دەرەوەی ئێران و تۆپباران و موشکبارانی بارگاکانی هێزە کوردیەکان چالاکی ترۆریستی دەکات. لە حاڵێکدا پێویست بوو زۆر زووتر لە ئیستا و پێش ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا وڵاتانی ئوروپایی و یەکێتی ئوروپا ئەو پێویستەی ئەنجامدا بە کە بەشێکی بەرچاوی ترۆریەکانی سوپای پاسداران لە وڵاتانی ئەوان بە ئەنجام گەیشتون و سەروەری خاک و دەسەڵاتی ئەوانی پێشێل کردووە. تەنانەت پاش تیرۆری غوڵامی کشاوەرز لە لارانکای قیبرس و کاکسدیقی کەمانگەر لە کوردستانی باشوور و دواتر دکتۆر قاسملوو لە ڤیان زۆر نیشانەکان ئەو ڕاستیان دەرخست و لەوە زیاتریش پاش تیرۆری دکتۆر شەرەفکەندی و هاوڕێیانی لە بێرلین و پێداگری دەستگای قەزایی ئاڵمان بۆ درێژەدان بە لێکۆڵینەوە لەو تیرۆرە تا بە ئاکام گەیشتن و تیرۆری سەدان هەڵسوڕاوی سیاسی دیکە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران و دەستگا ئیسلاحاتیەکانی لە بەرزترین پلەی دەسەڵاتدا لەلایەن دادگایەکی بەناوبانگی ڕۆژئاوایی بە ئەمردەری ئەو تیرۆرە بە جیهان ناساند. بەداخەوە ئەوروپاییەکان تەنیا بە هێندێ هەڵوێستی ناشوێندانەر وەک بانکردنەوەی سەفیرەکانیان لە تاران بۆ ماوەیەکی کورت قەناعەتیان کرد. لە ئیستادا سوپای پاسداران تەنیا هێزێکی سەربازی سەرکوتگەر نییە، بەڵکو لە ماوەی 4 ڕابردوودا هەموو جومگە ئابووری سیاسی و سەربازیەکانی ئێرانی بەدەستەوە گرتووە بۆ پاراستنی بنەماکانی ویلایەتی فەقیه و هێشتنەوەی دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی لە ڕێگەی دروستکردنی سوپای قودس هەموو ئامرازێکی دژە ئینسانی و ترۆریستی بەکارهێناوە و بەکاری دێنێت. سوپای پاسداران جێبەجێکاری سیاسەتی پاونخوازانی ڕژیم بە ناو هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوەی سنوورەکانی خۆی بووە و بە دروستکردنی دەیان ڕێکخراوەی ترۆریستی دیکە لە ژێر ناوی جۆرا و جۆر دەستی لە کاروباری وڵاتانی ناوچەکە وەک عێراق، سووریا، لوبنان و هەتەت وەرداوە و بۆ پێکهێنانی هیلالی شیعە بە خەرجکردنی بودجەی خەیاڵی و لە ڕێگەی ترۆر و کوشتن و هەوڵ بۆ دروستکردنی هیلالی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدات.
هەر ئیستاش سپای پاسداران بە پشتیوانی لە هێزە توندڕەوە شیعەکان لەوانە 15 گروپی چەکدار لە عێراق، سووریە و لوبنان پشتیوانی دارایی و لۆجستیکی دەکات. بۆیە بڕیاری ئابلۆقەی سپای پاسداران دەبێت گورزی کاریگەر لەو سامان و سەرمایە زەبەلاحە بدات کە سپا کۆی کردووەتەوە و پشتیوانی گەورەی مانەوەیەتی. بە لەبەرچاوگرتنی ئەوە کە لە بەشێک لە وڵاتانی ناوچە هەمهێزی سەربازی ئەو سپایە و هەمهێزی سەربازی ئەمریکایان لێ جێگیرە، ئەگەری تێکەڵچوونی سەربازی لەو ناوچەیە زیاد دەکات و تاوانی ئەو قەیرانە نزامیەش ڕاستەوخۆ لە ئەستۆی سپای پاسداران و ڕژیمی ئێرانە کە هەتا ئیستەش لە هەموو شەڕەکانی ئەو ناوچەیە لایەنگری ئاژاوە و تیرۆر بوون. هاوکاتبوونی درێژکردنەوەی سزاکانی یەکێتی ئوروپا لە پەیوەندی لەگەڵ پێشێلکردنی مافی مرۆڤ بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەی ساڵێکی دیکە لەلایەن شۆرای وەزیرانی یەکێتی ئوروپا دەربڕی ئەو ڕاستیەیە کە یەکێتی ئوروپاش سەرڕای ڕاگەیاندنی پابەندبوونی بە بەرجام، بەڵام ناتوانێت لە ئاست سیاسەتی ترۆریستی و ئاژاوە گێڕانەی ڕژیمی ئیسلامی ئێران بێدەنگ بێت. بە تایبەت کە ڕەفتاری ترۆریستی سپای پاسداران لەم 1-2 ساڵەی دواییدا لەلایەن چەند وڵاتی ئوروپاییەوە بە ئاشکرا لە قاودراو لە بەرامبەر چالاکیە موشەکیەکانی کۆماری ئیسلامی ئێرانیشدا سکاڵایان بۆ سەرۆکی ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان بەرز کردووەتەوە، دەرچوونی بڕیاری بە ترۆریست ناساندنی سپای پاسدارانی ڕژیم دەرەنجامی سیاسەتە دژە مرۆیەکانی کۆماری ئیسلامیە لە ئێران و ناوچەکەدا. نەتەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات کە یەکێک لە بەرچاوترین قوربانیانی ترۆریزمی کۆماری ئیسلامی ئێران و زەجر چێشتووی ڕەفتاری سەرکوتکارانەی سوپای پاسداران بووە و هەیە و سەدان تێکۆشەری کورد تیرۆر کراون. ئەو ڕاستیەش لە بەرچاوە تا ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە تەواویەتی خۆیدا بمێنێت ئاستەمە ناوچە ڕووی ئارامی و ئاسایش بەخۆ ببینێ و تیرۆریزم ڕیشەکێش ببێ. ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستانی ئێران 20 خاکەلێوەی 1398 تاوی 9 ئاوریلی 2019 زاینی بە پێ هۆڵانەی کە بڵاو کراونەتەوە لە ڕۆژی 11 خاکەلێوەی ئەمساڵەوە یەکەکانی پیترۆشیمی هەرکام لە شارەکانی مەهاباد و سنە و ئیلام داخراون و نازانرێت کەی دەست بەکار دەکەنەوە. بەرپرسانی پیترۆشیمی ئەم شارانە ڕایانگەیاندووە بەهۆی لافاوەوە زیان بەربۆری گازی ناوچەی لافاو لێدراوەکان کەوتووە و بووە بەهۆی داخرانی ئەم یەکە پیترۆشیمیانە. بەپێی ئەو زانیاریانەی دەستی ئاسوی ڕۆژکەوتون لە ڕاستیدا هۆکاری داخرانی ئەم ناوەندان نەک بەهۆی لافاوەوە بەڵکو بەهۆی کێشەی ئابووریەوە حکوومەت و ناوەندە بەرپرسەکان بودجەی پێویستیان بۆ ئەم ناوەندانە تەرخان نەکردووە و بەهۆی کەمی بودجەوە ئەم ناوەندانە داخراون. بەپێی هەواڵێک کە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی سێشەممە 20 خاکەلێوە بەهۆی بڵاوبوونەوە و تەقینەوەی گاز لە شاری جوانڕۆ خانوویەک ڕووخاوە و زەرر و زیانی مادی زۆری لێکەوتوتەوە، بەڵام بەختەوەرانە زیانی گیانی بەدواوە نەبووە. ناستانداربوونی کەرەسەکان و لە بەرچاونەگرتنی ستانداردەکانی کارکردن بە هۆکاری سەرەکی ئەم جۆرە ڕووداوانە دەزانرێت و بەداخەوە زۆرجار بە تایبەت لە وەرزی سەرما ڕووداوی لەم چەشنە لە کوردستان ڕوودەدات. بینەران و بیسەرانی بەڕێز هاتینا کۆتایی ئەم گەشتە لە هەواڵەکان تا دیارێکی دیکە کات و ساتێکی خۆشتان بۆ بە ئاوات دەخوازم.